أخويا مريض، احنا من أهل بابل المسيب، فملينا يعني من الدكتور بعد، فقرروا لنا يعني ذكروا لنا دكتور هنا بسليمانية، دكتور سامان. گەرچی سێجار نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە لە شاری بەغداد و کەربەلا، بەڵام چارەسەری کۆتایی بۆ نەکراوە. بۆیە دوای پرسیارکردنێکی زۆر ناونیشانی تاوەری تەندروستی سمارتیان پێدەدەن. ئەوانیش بەو هیوایەی چارەخوازانی پێشووتر هاتبوونە تاوەری تەندروستی سمارت ڕێگەی شاری سلێمانی دەگەرنەبەر. كان عنده آلام بالكلى، راجعنا دكتور بالمسيب، فسوينا له عملية ببغداد. من سوينا له عملية ببغداد فتحوا بطنه وفتحوا الكلى وخرجوا الحصوة من الكلى. أثناء الوراء 10 سنين قام أخويا يشكي من أمراض بالكلى وسخونة. نەخۆشێک لە شاری بەغداوە سەردانی کردین بەهۆی هەبوونی کێشەیەک لە گورچیلەی ڕاستیە. ئەو کێشەیە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر کە بەهۆی هەبوونی بەردێکی گورچیلەوە سەردانی پزیشکی کردووە و نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە. پاش نەشتەرگەریەکە هەندێک ماکی نەشتەرگەری لەسەر دەرەکەوێت بەهۆی دروستبوونی هەوکردنی بەردەوام و ئیلتیهاب و هەڵئاوسانی گورچیلەکەی. لە دوا ئەوە دووسێ جاری تر نەشتەرگەری بۆ ئەکرێت لە ڕێگەی نازور و لە ڕێگەی هەڵدڕینەوە کە گورچیلەکە پاگەکرێتەوە و چواردەوری گورچیلەکەی بۆ پاگەکەنەوە. و هەندێکەوە یەکێک لە جارەکانیش بەهۆی نازوری ناوسکبینەوە ئەم نەشتەرگەری بۆ ئەکرێت. بەڵام پاش ئەوە ئەم کێشەی هەر بەردەوامە بێت و لە شوێنی نەشتەرگەریەکەیەوە لە پشتیەوە جەراعەت و ئیلتیهاباتێکی بەردەوام لە کونێک لە شوێنی نەشتەرگەریەکەوە یەتە دەرەوانێ نەخۆشەکە ئەبێتە هۆی ئەوەی کە کێشی لەشی کەم بکات، ئازار و تای بەردەوامی هەبێت. فقرروا لنا يعني ذكروا لنا دكتور هنا بسليمانية، دكتور سامان. والله أثناء مراجعتنا الدكتور سامان يعني مراجعة واحدة ومراجعة الثانية قرر أنه يسوي له عملية. الحمد لله والشكر عمليته نجحت. فنذكر يعني دكتور سامان والدكاترة اللي موجودين مستشفى سمارت دكاترة كلش ممتازين ورائعين. پاش ئەوەی کە سەردانی کردین پشکنینی تەواوەتیمان بۆ کرد لە ڕێگەی سۆنەر و پشکنینی خوێن و هەروەها پشکنینی تیشکی سیتیسکان بۆمان دەرکەوت کە گورچیلەکەی گرەیەکی وەکو لەوە ئەچوو کە گرەی شێرپەنجەی بێ، بەڵام خۆی کۆبوونەوەی ئیلتیهابات و جەراعەت بوو بە چواردەوری ئەو گورچیلەیەدا کە کۆڵۆن و جگەر و بەشێکی دیواری سک و دیواری پشتی گرتبووە لەگەڵ گورچیلەکەی. ئێمەش لێرە لەگەڵ بەشی نەشتەرگەری هەرس و جگەر لیژنەیەکی فرەپسپۆریمان بۆ پێکهێنا دوای تاوتوێکردنی حاڵەتەکەی هەڵساین بە ئەنجامدانی نەشتەرگەرێکی گەورە بۆی کە توانیمان ئەو گرەیە لە کۆڵۆن و لە دیوارەکانی سکی و هەروەها لە جگەری لێ بکەینەوانێ و بتوانین بە شێوەیەکی باش ئەو گرەیە دەربێنین و شوێنەکەی پاکەینەوە و ئەو شوێنش کە لە پشتێوانێ بەردەوام جەراعەتی لێ هاتە دەرەوە ئەوەشمان بۆ داخستەوە. دوای مانەوەی دووسێ ڕۆژ لە نەخۆشخانە نەخۆشەکە بە تەندروستێکی باشەوە گەڕایەوە و بە پشتیوانی خوای گەورە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بوو. شایانی باسە ئەم نەشتەرگەریە لەلایەن بەڕێز دکتۆر سامان و تیمێکی پسپۆڕی تاوەری تەندروستی سمارتەوە سوپاس بۆ خوای گەورە بە سەرکەوتووی ئەنجام درا. سمارت وەرچەرخانە.